من پێیان دەڵێم بە کۆمەڵەوە بە یەکگرتووە بە بزوتنەوە هەموو برای منن کە خلافمان لەگەڵ یەکتر هەیە خلافەکە با نەگاتەوەی یەکتر تەخوین کەین یەکتر کافر کەین من پێتان دەڵم هەڵن ئێوەش بە من بڵێن هەڵن باشە برا و ئامادەشم لەگەڵتان دابنیش چەند جار وتم ئامادەم دابنیش ئامادەم لە دانیشتنێکی کراوەی مەفتوحدا لەگەڵ کۆمەڵ لەگەڵ یەکگرتوو دابنیشین سەرانیان دابنیشین با قسە بکەین کاکە با قورآن و حدیث بینین بیکەینە حەکەم ئەنجا بزانین قسەی کاممان لەگەڵ قورآن و حدیث دێتەوە کام من مخالفی قورآن و حدیث زۆر باشە نەک ڕاوبۆچوونی من هیچ نییە هی مامۆستا عەلی باپیریش هیچ نییە هی مامۆستا سەلاح الدینیش هیچ نییە کە پێچەوانەی قورآن و سنت بن باش بۆیە من برا من کاک بەڵام بەو سیاسەتەتان ڕازی نیم خۆشتان پێویستە بە خۆتان دابچنەوە دوای چەند ساڵ حیزبایەتی کردن بە چەکداری کردتان بەرەمەکەی چی بوو هیچ ئێستا بۆتان دەرکەوتووە و بۆ خۆشتان دەڵێن کاکە ئێمە لەسەر کوفر و ئیمان نەمان دەکرد لەسەر زوڵم دەمان کرد پێشتر لەسەر کوفر بوو بە حساب دوای ئەندام مەکتەب سیاسییان دەڵێن ناکاکە لەسەر زوڵم کردومانە ئێمە کە شەڕی خۆیان هەیە بوو ئەی بە هەڵبژاردن کردتان ئێ سەیر ناکەن لە هەڵبژاردننی عێراق یەک کورسیتان هێنا لە پەرلەمان کۆمەڵ ئەو کورسیش گومانی هەیە چێ دەنجی بۆ داون باشە کاکە باشە و لە هەڵبژاردننی کەرکووک کورسیەکتان نێنە بەز نییە بۆتان دەرناکە ئەم سیاستە فاشیلە بە خۆتان دابچنەوە هەم بۆ دنیا هیچ بەرهەمێکی نییە هیچ بەرهەمێکی نییە یعنی کانەما سێ کۆمپانیایە کاکە هەر نەبێ ببنەیەک هەر نەبێ ببنەیەک خلافتان لەسەر چییە بۆیە نەسیحەتم بۆیان گەنجەکانیان بابیرکەنەوە بە خۆیان دابچنەوە کاکە ئەم ئاژاوەنانەوە لە فەیسبوک و لە سوشیال میدیا و لە ناو خەڵکدا کاکە مە چ خێریش تێدایە با هەمومان داعوە بکەین با هەمومان خزمەت بە ئیسلام بکەین با هەمومان برای یەکتر بین هاوکاری یەکتر بین ئەمما بەو شێوازەی کە ئێستا هەیە یا لەگەڵ منی یا تۆ خائینی تۆ کافری لەگەڵ جوولەکەی لەگەڵ عەلمانی لەگەڵ نازانم تاغوتی ئەمە ئیشی ئینسانی جاهیل و ئیشی ئینسانی زاڵم و لە خوا نەترس و بێویژدانە زۆر سپاس